ئەو مندارە بەڕاستی لە مانجی سێ چارەوە ئەو مندارە ڕفێنرا بوو لەلایەن چەند کەسەشی هەتا ئێستا چەند کەسە کە تا ئەو ماوەی دوو نەفەریان ئەمە نەمازانی بە ئەو نەفەرانە چێنە سێ نەفەریان دەستگیر کرابوون لەو سێ نەفەرانە هەر چەند ماوەی جیران گوتان جیرانە ئەو نەفەرانە ئازاد کران ئەو نەفەرانەی ئازاد کرا محکەمە ئەوە دەمانگ دەبی ئەمە پۆلیس ئەمە دەین و دەباتن لەبەرەوە بیدایەتیان بە منیان گۆتیان شکات بکەی و نەکەی ئەتو هیچ شتێکت پێ ناکرێ لەبەرەوەی بژگیرێن بە ماوەی کەم بەردەدرێن لەلایەن عەمیدێکی پۆلیس خاری ئەو تاوانبارانەیە بەڕاستی ئەو بەرنامەی داڕێژرا بوو بەرنامەش داڕێژرا بوو بەس ئەمن لە تاوانەکەم ئەوە بوو بەس ئەوەندە پێشمەرگەشی دێرینی یەکێتیمە من لەبەر هەندێ ئەو تاوانیان بەرامبەر ئەو منداری ئەنجامدایە ئەو منداریان لە ڕێ مەکتەبێ لای عەبی بێۆشکەر فڕاندی بیان لۆ جێگایەکی چۆل و لای گوندی تۆبزاوە لەوێن درێ فڕیاندا بۆ خەرک گوزی لە سەی ئەواڵە فڕێ ناداتن بەڕاستی هەتا ئێستا پۆلیس لە باتی یارمەتی دەری من بن تا دیدی کوشتنێشیان کردیمە بە تەلەفۆن بەڕاستی یعنی بێزاریان کردینە ئەو مندارە لۆ هیچ جێکی ناتانی بڕاتن بەس یعنی بەس دانێ بیفڕێن لە ئەو ڕفێندرانە لەبەرەوەی داوا لە بەرپرسانم کردیە کاگنێ سووران بارزانی داوام لێ کرد حەقی ئەو مندارە بە فێرۆنەچی داوام لە ئەوەی نووسنگەی کاگ مەسرور بارزانی کردیا بەڕاستی هەتا ئێستا لەسەر خەت بەتەوە ماوەی لەسەر خەدوم لەگەریان بەڕاستیەتە ئێستا هیچەوەچینە بە نەگەوایان کردنە بەڕلاشیان کردن